بەس دایکم لێ دیار نەبێ رادیۆی زەری کرمانجی هیوای ئەمڕۆ و ئاسۆی ڕۆنتری بەیانی. ڕۆژتان باش لە هەرگوێک بینەر و بیسەری ئێمە سڵاوتان لەبێت. زۆر خۆشحاڵ و دڵخۆشین کە لەگەڵێوەداین دووبارە بۆ پێشکەشکردنی زار و زانیاری وەک هەمیشە زار و زانیاری کۆمەڵێک بەرگە و بابەتی جۆرا و جۆر و هەمەڕەنگ و تەندروستیمان بۆیەوە ئامادە کردووە. هیوادارین تەواوی بەرگە بابەتەکانمان بێتە جێگەی سوود و ڕەزامەندی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. لا یەکەم هەواڵ کە تایبەتە بە خانمان بەس لە نینوک دەکەن کە ئافرەتان زۆر پێی حەساسن و کاتێک نینوکیان دەشکێت زۆر پێی دڵگران دەبن. با بزانین هۆکاری شکانی نینۆک چیە و چ ڕێگە چارەیەکیان بۆ دانەوە. شکانی نینۆک زیاتر ڕۆژی خانمان تێک دەدات و زۆرێکیان بێزار دەبن کاتێک بەرئەم دۆخە دەکەون. جەستەت لە ڕێگەی شکانی نینۆکتەوە لە چەند گرفتێک ئاگدار دەکاتەوە. ماڵپەڕی یومن سابع لە بڵاوکراوەیەکی دامەژێ بۆ هۆکارانە کردووە کە دەبنە هۆی زووشکانی نینۆکەکان. لەوانیش یەکەمیان کەمی ڤیتامین. خواردنی ڤیتامینەکان بە درێژای ڕۆژ چارەسەری کێشەی نینۆکەکانت دەکات. تەواوکەری خۆراکی ڕۆژانەی بە بەهێزی نینۆکەکان بە ڕێژەی 125 زیاد دەکات. هەروە دەبێت لە ژێر چاودێری پزیشکدا ئەم چارەسەرانە وەربگریت. خاڵی دوم کەمی پرۆتینە کە پرۆتین سوودی هەیە نەک بە تەنها بۆ ماسوولکەکان بەڵکو بڕێکی پێویست دەبێتە هۆی پاراستنی نینۆکەکان و لە شکاندن دەیان پارێزێت. خاڵی سێیام وشکبوونەوەی پێستە. ئەگەر ئاوی پێویست نەخۆیتەوە نینۆکەکانت بەرگریان نامێنێت چونکە وشکبوونەوە یاخود وشکبوونەوەی جەستە هۆکارێکی سەرەکیە بۆ شکانی نینۆکەکانت. خاڵی چوارەم و کۆتایی زۆر بەکارهێنانی بۆیای نینۆک. ڕانکردنی نینۆک ڕێگری دەکات لەوەی کە نینۆکت ئارام بێتەوە و پشووە بگرێت کە ئەمەش زیان بە نینۆک دەگەێنێت و دەبێتە هۆی شکانی نینۆکەکان. هەر لە هەواڵێکی تر بە تایبەت بە خانمان باس لەو خانمانە دەکەن کە بڕیاریان داوە ژیانی تەنهایی هەڵبژێرن. کۆمەڵێک هۆکاریان مەبەستیان هەیە لەو بڕیارەی کە داویانە. هەر بۆیە کاتێک خانمێک دەبینیت کە سنگڵە و هاوسەرگیری نەکردووە تکایە باشترە موشانە بەکار نەهێنیت. یەکەمیان نابێت پێی بڵێ نیگەران مەبە کەسێک دێتە ژیانتەوە. دەکرێتەوە خانمە بۆ ژیانێکی هەیەتی بە تەنها زۆر دڵخۆش بێت. هەر بۆیە باشترە دڵنەوایی نەکەیت وەکو ئەوەی خەم بخوات بەو دۆخەی. یاخود زۆر جادەلم بیرتەوە کردوتەوە ژوان ببەستیت. ژوان بەستنی کەسێک هەڵبژاردنە لە دەستی خۆیدا. باشترە لەو بارەوە هیچ پرسیارێکی ئاراستە نەکرێت. یاخود زۆر جادەڵێن هاوسەرگیری بکە ژیانێکی خۆشت دەبێت. مەرج نییە هەر خانمێک تەنها بە هاوسەرگیریکردن ژیانی خۆش بێت و خۆشبەخت بێت. دەکرێت خۆی بە هەوڵەکانی خۆی و پشتبەستن بە خۆی ئەو ژیانە بۆ خۆی دابین بکات کە دەیەوێت. هەرگیز بە خانمەیەک ماڵێکە سنگڵە پێی ناڵی ئەگەر من لە جێگەی تو بامە هاوسەرگیریم دەکرد. بیرکردنەوەکان جیاوازن لەبارەی ژیانەوە. هەر بۆیە کاتێک تۆ بڕوات بەوە هەیە کە هاوسەرگیری بکەیت ڕێز لەوە بگرە کە دەکرێت بەرامبەرەکەت بە جیاوازی بکاتەوە نەیەوێت هاوسەرگیری بکات. کات تێدەپەڕێت. لە ڕاستیدا ئەموشەیە زۆر بەو خانمانە دەوترێت کە هاوسەرگیریان نەکردووە ئەمەش زۆر دڵتانگیان دەکات. پێویست نییە بیری بەرامبەرەکەت بهێنیتەوە کە کات تێدەپەڕێت. خۆی ئاگاداری کاتەکانە. کاتێکی دیکە دەبێت بەڵام منداڵ هەموو کات نابێت. زۆر جار ئەمە بە ئافرەتان دەڵێن کە تەمەند بچێتە سەرەوە ڕەنگە منداڵت نەبێت و کاتێک خانمێکی ژیانی پیشەی هاوسەرگیری هەڵدەبژێرێت لە ئەنجامەکەشی ئاگادارە. هەر بۆیە پێویست نییە پێی بڵێ ڕەنگە بەو شەکانێت کەساتیە و شخصە بریندار بکەیت. لە هەواڵەکانی تایبەت بە بەشی تەندروستی پرسیارێک هاتووە بۆچی ئافرەتان ئەگەری قەڵەوبوونیان زیاترە لە چاوپیاواندا. لێرەدا هۆکارەکان دەخەینە ڕوو. شارەزان لە کارتی تەندروستی چەندین ڕێنمای نوێ و هۆکارەکانی کە بۆچی ئافرەتان زۆرتر قەڵەو دەبن لە چاوپیاواندا ڕوون دەکاتەوە. شارەزان لەم کارتەدا بەم شێوەیە هۆکارەکانی ئافرەتان لە قەڵەوبوونیان بەراورد بە پیاوان ڕوون دەکەنەوە. خاڵی یەکەمیان
زیاتر کاتی خانمان لە چێشتخانەکان دەمێنێتەوە، خواردن ساز دەکەن و چەشتنی بەردەوامی خواردنەکان یاخود تامکردنی خواردنەکان و پاشانیش نان خواردنوا لە خانمان دەکات خواردنی زیاد بخۆن و کێشیان زیاد بکات. خاڵی دووەم، ژنان بەرپرسن لە خواردن پێدانی منداڵەکانیان بۆ ئەوەی منداڵەکانیان نانەکە بخۆن، زۆر جار ناچارن خۆشیان لەگەڵ منداڵەکە خواردن بخۆن. خاڵی سێیەم، هەندێک لە خانمان کاتی دوودڵی و بێتاقەتی زیاتر خواردن دەخۆن وەکو یاخود تاوەکو سەرقاڵیان بکات و ئارام ببنەوە، ئەوەش بەرەو قەڵەویان دەبات. خاڵی چوارەم، هەندێک جار خانمان بەهۆی ئەوەی کە پێیان وایە نابێت خواردنەکان فڕێ بدرێت و ئەوانەی دەمێنێتەوە بە زۆری دایخوات، ئەمەش دەبێتە هۆی قەڵەوبوونێ. خاڵی پێنجەم، خانمان لە کاتی باڵغبوون و دروستبوونی هۆرمۆنی ژنانە زۆرجار چاوری لە هەندێک شوێنی جەستیاندان دروست دەبێت وەکو ڕان و کەمەر. خاڵی شەشەم، نەخۆشیەکانی هێلکەدان و دروستبوونی کی سوا دەکات زۆر زوو برسی بێتەوە خواردن بخوات و بەمەش قەڵەو دەبێت. لە خاڵی هەفتەم، قەڵەوبوون لە دوای هاوسەرگیری، ژنان پێیان خۆشە لەگەڵ هاوسەرەکانیان هەمانە خواردنە ڕێژە خواردنە بخۆن کە ئەو دەیخوات، کە ئەمە هەڵەیە و پیاوان پێویستیان بە ڕێژەیەکی زۆرتر خواردن هەیە وەک لە ژنان. کاتێ ژنان ئەم هەڵەیە دەکەن، ئەوە دووچاری قەڵەوی دەبنەوە. خاڵی هەشتەم، زیادبوونی کێش لە کاتی سکپڕیدا، هەرچەندە زیادبوونی کێش لە کاتی سکپڕیدا ئاستاییە، بەڵام هەڵەکە ئەوەیە کە خەڵک پێیان وایە ژنی باردار و ژنی دووگیان دەبێت زۆر بخۆن و ئەوەی گەشەی منداڵەکەی باش نەبێت، یاخود بۆی گەشەی منداڵەکەی باش بێت ئەبێ خواردنێکی زۆر بخۆت، کە ئەمە شوا دەکات ئافرەتەکە قەڵەو بێت و پاش مناڵبوونیش کێشیان کەم نەکاتەوە. ئەمە سەرەڕای ئەوەی کە لە کاتی شیردانیشدا خواردنی زیاتر دەخۆن. هەر تایبەت بە قەڵەوی ئەم جاران باس لە ڕجیم دەکەن، ئەو کەسانێک کە ڕجیم دەکەن و دەیانەوێت چەند کیلۆیەک لە کێشیان کەم بکەنەوە، بەڵام لە دوای ڕژیمەکەشدا هیچ کات گۆڕانکاریەک ڕوونادات و کێشیان کەم ناکات. ڕەنگە بەهۆی چوار هەڵەوە بێت. ئەگەر تۆ لەو کەسانێت کەم هەڵانە دەکەیت، باشترە لەیان دوورکەویتەوە. یەکەم، زیادەڕۆیی لە خواردنەوەی شەربەت، چونکە شەربەت ڕێژەیەکی زۆر شەکری تێدایە و کێش زیاد دەکات. خاڵی دووەم، زۆر خواردنی میوەیە کە بەبێ ئەوەی ڕۆتینێکی دیاریکراوی خۆتت هەبێت، هەڵەیە و ڕژێمەکە تێک دەدات، بۆیە باشتر وایە میوەش بە ڕێژەیەکی کەم بخورێت. خاڵی سێەم، وەرزش ناکردن و گرنگی نەدان بە جوڵەی جەستا یاخود دانیشتن بۆ ماوەیەکی زۆر، ئەمە وا دەکات کە لەگەڵ ڕژێمەکە کێشت دانەبەسێت. هەروەها پابەند نەبوون بە ڕژێمەکەتەوە، شکاندنی بۆ ڕۆژێک و وابیر بکەیتەوە بە ژەمێکیان ڕۆژێک کاریگەریەکی گەورە دروست ناکات. واتە تۆ ئەڵێ ئەمڕۆ بە میوانمان هەیە لەگەڵی دابنیشم و خواردنێکی زۆر بخۆم، ئاستاییە بە ڕۆژێکی چنابێ، بەڵام ئەمە کاریگەری لەسەر کێشی تۆ دەبێت و وا دەکات لە پاڵ ژێمەکە کێشی لە شت دانەبەزێت. لە هەواڵێکی تر، دکتۆر مارینا سپۆری پزیشکی ناوخۆیی پێشنیاری کردووە زیادەڕەوی لە خواردنی هەنگوین نەکرێت، کەچی هەمیشە باس لە باشی هەنگوین دەکرێت و سوودە تەندروستەکانی باز دەکرێت و دەڵێن دەرمانی چەند دەردێکە، بەڵام ئەو باس لەوە دەکات کە بە ئەبێ بە شێوەیەکی تەندروست و بە ڕێژەیەکی دیاریکرا بخورێت. باوتەیە و دکتۆرە، هەنگوین تەواوکەرێکی خۆراکی سروشتیە، تەنها لە حاڵەتێکدا بەستوودا کە بە شێوەیەکی تەندروست بەکاربهێنرێت. هەروەها دەڵێت دەبێ هەنگوین وەک مادەیەکی خۆراکی سربەخۆ بخورێت، نابێت بۆ زیاتر لە 40 پلەی سەدی گەرم بکرێت، چونکە تایبەتمەندیە سوودبەخشەکانی لەدەست دەدات. ئەو پزیشکە ڕێنمایی دەدات کە گەورە ساڵانی تەندروست ڕۆژانە زیاتر لە 50 بۆ 100 گرام هەنگوین نەخۆن، چونکە بڕێکی زۆر لە کاربۆهیدراتی خێرا لە خودێگرێت کە بارگرانی لەسەر پەنکریاس و گورچی لە دروست دەکات. جگەلەوەش هەنگوین ڕێژەی گلایسمیکی بەرزی تێدایە، بۆیە ئەو کەسانێ بەدەست قەڵەوی و جۆری یەکەم و دووەمی شەکرە دەناڵێنن، پێویستە خۆیان لە خواردنی زۆری هەنگوین بەدوور بگرن. زۆر جار کاچینە بازاڕ و میوەکڕین ئەبینین بریسکەیەکی هەیە میوەکە، ئەڵێن بە شتێکدا پۆشراوە، دەرمانێکی لێدراوە. لێرە دەمانەوێت بڵێن کە ئەو میوەیە بە مۆمدا پۆشراوە. ئەو مۆمەش دوو جۆرن، ئەمە لێرەدا باسی دەکەین. بۆیە زۆرێک لە میوەکان کە بە مادەیەک ڕووپۆش دەکرێن پێی دەوترێت مۆم، مەبەست لێی بۆ پاراستن و هەڵگرتنی خۆراکە و ڕێگریکردنە لە کردداری وشک بوونەوە. هەروەها پارێزگاریکردنە لە خۆراکەکە لە کاتی گواستنەوەیدا و هەڵگرتنی دەبێتە هۆی دواخستنی کونی لە وردەکانی میوەکە و
بەمەش کردداری هەوا گۆڕکێ نامێنێت بەو هۆیەوە ڕێگری دەبێت لە کردداری ئۆکساندن و دەبێتە هۆی ڕێگریکردن لە گەشەی بەکتریا و کاڕوەکان. لێرەدا دوو جۆرە مۆم هەیە کە بۆ ڕووپۆشی میوەکان بەکاردێت، ئەوانیش بریتین لە ڕووپۆشی سروشتی کە لە مۆمی هەنگوینی ئاسایی دروست دەکرێت یاخود پێک دێت، یاخود چاوری حیوانی کە ئەمیش ڕێگە پێدراوە و ئاساییە. دووەم مۆمی دەستکرد کە پێویستە بە ڕێژەی ستاندارد بەکاربێت، 2 قەترە بۆ نمونە بۆ 3 وێک ئەبێ بەکاربێت و پێویستە لەسەر بەرهەمەکە دیاری بکرێت کە ئەو میوەیە بە چ جۆرێک ڕووپۆش کراوە بۆ ئەوەی لە کاتی شنەوەیدا جیاوازی هەیە. پێویستە ئەو مادانەی بەکار دەهێنرێت بۆ ڕووپۆشکردنی میوەکان ماوەدی سەلامەت و ڕێگە پێدراو بنواتە لەم دوو مۆمە زیاتر نابێت بەکاربێت بۆ پاراستنی میوەکان و نابێت پێکاتەکانی نەوتی بێت چونکە زیان بە سیستەمی هەرس و تەندروستی دەگەێنێت. و نابێت بۆ لێکردنەوە و پاکردنەوەی ڕووپۆشی میوەکان مەوادی کیمیایی وەک زاهی و شامپۆ و تایت بەکاربهێنرێت، پێویستە بەم ڕێگەی پاک بکرێتەوە. ئەویش یەکەمیان بەکارهێنانی ئاوی گەرم و دانانی میوەکان بۆ ماوەی تەنها 20 چرکەیە، دواتر دانە دانە دایانشۆیتەوە. دومیشیان دەتوانێت لیمۆ یاخود ئاوی لیمۆ سرکە بکەیتە ناو ئاوەوە و میوەکە 20 چرکە لە ناویدا بهێڵیتەوە بۆەوەی مۆمەکە لێ بێتەوە، دواتر میوەکە بە جوانی دەشۆیت. هەروەها بەکارهێنانی بیکەربۆناتی سۆدیۆم بۆ پاکردنەوەی ئەو مۆمە و خاوینکردنەوە میوەکان و خاڵی کۆتایی وشکردنەوەی میوەکان بۆ ئەوەی پاشماوەی ئەو مۆمانەی پێوە نەمێنێت بۆ ئەوەی لە کاتی خواردندا زیان بە تەندروستیت نەگەێنێت. فڕۆکێکی بە کرێگراوی بریتانی لە بەرزی 4000 مەترەوە ناچار بەنیشتنەوە کرا، ئەویش دوای ئەوەی دەرکەوت 3 لە پەنجەرەکانی فڕۆکەکە هاتوونەتە خوارەوە، ئەوە شوای لە سەرنشینەکان کردبوو هەست بە سەرما بکەن، جگەلەوەی ژاوەژاوی ناو فڕۆکەکە گوێی ئازار دەدان. ئاژانسی ڕووداوە ئاسمانیەکانی بریتانیا بڵاویان کردوتەوەکە لەبەرەوەی فڕۆکەیەکی بەکرێگراو لە لەندەنی پایتەختی بریتانیاوە بەرەو ئۆرلاندۆی ولاتی فلۆریدای ئەمریکا بەڕێکەوت بوو، 3 لە پەنجەرەکانی پێوە نەمابوو، ناچار بوو لە بەرزی 4000 مەترەوە بنیشیتەوە چونکە سەرنشینەکان هەستیان بە ژاوەژاو و سەرمایەکی زۆر دەکرد. فڕۆکەکە 10 ئەندامی تیمی فڕۆکەوانی و 9 سەرنشینی تێدا بووە. لە دوای فڕینی فڕۆکەکە هەندێک لە سەرنشینەکان هەستیان بە سەرما و ژاوەژاوێکی زۆر دەکرد کە ئازاری بە گوێچکەکانیان دەگەیاند. دواتر بۆ ئەندامانی فڕۆکەوانی دەرکەوت، چەند پەنجەرەیەکی فڕۆکەکە هاتوونەتە خوارەوە، ژاوەژاوی ناو فڕۆکەکەش هێندە زۆر بوو ئازاری گوێی سەرنشینەکانی دەدا. دوای ئەوەی فڕۆکەخانەیان ئاگادار کردەوە، بڕیاریاندا بگەڕێنەوە بۆ فڕۆکەخانەی ستانسێت لە لەندەن. پێش ئەوەی فڕۆکەکە بگەڕێتەوە ماوەی 36 خولەک لە بەرزی زیاتر لە 4000 مەتر لە ئاسماندا مایەوە. لە دوای پشکنینەکان دەرکەوت، 2 پەنجەرەی فڕۆکەکە دیار نەماوە و پەنجەرەیەکی تیکەش هاتۆتە خوارەوە. با پێ لێکۆڵینەوەکانی ئاژانسی ڕووداوە ئاسمانیەکانی بریتانیا پلەکانی گەرما کاریان لەسەر پەنجەرەی فڕۆکەکە کردو و بەو هۆیەوە ئەو مادەی پەنجەرەکەی فڕۆکەکەی پێشگیر کرابوو توابووەوە. لە هەواڵێکی تردا کە ئاویش هەر هەواڵێکی سەرنجڕاکێشە، باس لە بەسەڵاتچوویەکی هەندی دەکات کە تەمەنی 89 ساڵە، ماوەی 27 ساڵە هەوڵ دەدات لە هاوسەرەکەی جیا ببێتەوە، بەڵام تا ئێستا نووسراوی فەرمی دادگا لەسەرەوە پرسە بەدەست نەهێنەوە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ توندی مەرجەکانی جیابوونەوەی هاوسەر لە هیندستان. میدیا ناوخۆیەکانی هیندستان بڵاویان کردەوە مەرجەکانی جیابوونەوەی هاوسەر لە هیندستان نیمچە مەحاڵە، چونکە دادگاکان بڕیار لەسەر هەڵۆشاندنەوەی یاسایی هاوسەرگیری نادەن. بڕیاری جیابوونەوەش تەنها لە ئەگەری بوونی ڕووداوێکی تند و تیژی یەکێک لە لایەنەکان دەدرێت. لە هیندستان زۆر جار فشاری خێزانی و کۆمەڵایەتی دەکرێتە سەر خەڵک بۆ بەردەوامبوونیان لە هاوسەرگیری نەگونجاو. هەمانە و حاڵەتەش بەسەر ئەفسەرێکی خانەنشینی تەمەن 89 ساڵ داهاتووە نەیتوانیوە لە هاوسەرەکەی جیا ببێتەوە. ئەفسەر خانەنشینەکە ناوی نیرمال سینگ بانیسارە کە لە ساڵی 1963 هاوسەرگیری کردووە و خاوەنی 3 منداڵە. بانیسارە وەک پزیشکێک لە سوپای هیندستان کاری دەکرد. هاوسەرەکەشی لە قوتابخانەیەکی ناوەندی شاری ئەمریتساری ویلایەتی بونجاب مامۆستا بووە. سەرڕای ئەوەی ژیانێکی باشیان تێپەڕاندووە، بەڵام بانیسار دەڵێت هاوسەرگیری ئێمە لە ساڵی 1984ەوە کۆتایی هاتووە. ئەوەش
لەو کاتەی کە لە بنکەی هێزی ئاسمانی لە شاری چینە دامەزرام. بانیسار ئاماژەی بەوەش کردووە هاوسەرەکەی ڕەتی کردوتەوە لە شاری ئەمریتسارەوە بۆ شاری چینای بگوازنەوە و پێی باشتر بۆ لەگەڵ دایک و باوکی بژی. سەرەڕای چەندین هەوڵدان بۆ لێک تێگەیشتن هاوسەرگیری ئەو دوو هیندیە داڕما. بۆیە لە ساڵی 1996ەوە بانیسار داواکاری جیابوونەوەی ئاراستەی دادگا کردووە. دوای 4 ساڵ بڕیاری جیابوونەوەی بەدەستهێنا، بەڵام بە خێرایی ئەو بڕیارە هەڵۆشایەوە. ئەویش دوایەوەی کە بارامچیتی هاوسەری وتی هەموو هەوڵێک دەدەم بۆ پاراستنی پەیوەندیەکەمان. لەو کاتەوە ئەو ئەفسەرە هیندیەکە لە ساڵی 1990 دەوخانەنشین بووە هەوڵ دەدات لە دادگای باڵای هیندستان بڕیاری جیابوونەوە لە هاوسەرەکەی بەدەست بێت. دو هەواڵ هەواڵێکی هونەریە. هونەرمەند لە هەژماری فەرمی خۆیدا بڵاوی کردوتەوە نوێترین گۆرانی خۆم نووسیوێتی بەڵێنمدا و بەڵێن بڵاو بەوە ئۆرکسترا و عەشق لەم گۆرانیە خوڵقان بۆم بەو هیوایی گوێویستی بن و بەدڵتان بێت. بەرهەمەکە لە نووسینی ئارازگەبەیە کاری ڕێنجمێنتی موزیکی لەلایەن ئەفشین شوکریەوە بۆ ئەنجام دراوە. ڕەزا پورزۆڤی کاری میکس و ماستەری بۆ کردووە. مەتین مەهدی یەکێکە لە گۆرانی بێژە گەنجەکانی کوردستان. جگە لە گۆرانی ژەنیاری گیتارە، خاوەنی چەند گۆرانی و ڤیدیۆ کلیپەکە، ژمارەیەکی زۆر هەوادار و گوێگری هەیە. بینەران و بیسەرانمان تەواوی بەڵگە بابەتەکانی ئەم جارەی زار و زانیاریمان پێشکەشکردن تا بە گەشتمان هیوای تەندروستیی باش بۆ ئەم لایەکتان دەخوازم ماڵەوە. ڕۆژگارم تاڵە هەر ڕۆژێکم ساڵە